بەڵێ هێوی دەچینە لای تەوەری دووەمی بەرنمەکە کە بابەتێکی گرنگە و بابەتێکی ئەوەیە کە ڕاستەوخۆ ڕۆژانە خەڵک مامەڵی لەگەڵاکە ئەویش باسکردنە لە سیستمی تەندروستی لە ناو بڵێن نەخۆشخانە ئەهلیەکان یاخود ناوەندە تەندروستیە ئەهلیەکان ئەوەی کە لای خەڵک بڵێن جاروبار گرێ لێ دەکرێت بەرزی نرخ و کوالەتی پێشکەشکردنی خزمەتگوزاری تەندروستیە لە نەخۆشخانەکان لە نەخۆشخانە تایبەت و ئەهلیەکانی هەرێمی کوردستان هەمیشە ئەمە جێی مشتومڕ و قسە و باسی هاوڵاتیان بووە ئێمە ئەمانێت کۆرۆنا بڵاو تایبەتی نەخۆشخانەکان نرخیان زۆر بەرزە هاوڵاتیان ڕەنگە هەم پێویستیان پێبێ هەم نەتوانن ئەو کولفی کە نەخۆشخانە تایبەتەکان داوای دەکەن دابینی بکەن زۆر ڕاست ئەمانەیە بۆم تەوەرە میوانداری بەڕێز دکتۆر هێرش سەید سەلیم جێگری بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی بکەین و ئێستا لە استودیۆ بە خێراتنەکەین دکتۆر بانیت باش بخێر دکتۆر بخێر بێ سپاسکە لێرە سەرەتا بە ئەوە بزانین پێما بێ ئێوە پرۆژەیەکتان پێشکەشی وەزارەتی تەندروستی هەرێمی کوردستان کردووە سەبارەت بەم پرسی کە ئێستا باسمان کرد کە پرسی نەخۆشخانە ئەهلیەکانە چیتان کردو لەو بارەوە چیتان بە وەزارە دوتووە؟ بەڵێ ئێمە تایبەت لە مەسلەی کۆرۆنا کە مەسلەی نەخۆشخانە تایبەتەکان بۆ بە شتێکی حتمی بۆ هاوڵاتیان چکە خۆتان نەزانن ئێمە ئەو نەخۆشخانە حکومیانەی بڵێن گشتیانی کە لە سنووری پارێزگای سلێمانی هەن بەشی ئەو زۆری نەخۆشەی نەکردووە کە لە سەردەمی کۆرۆنای ڕویان کردوتە نەخۆشخانەکانمان و ئەمەژوای کردووە بەشێک لە هاوڵاتیان پەنابەر نەبەر نەخۆشخانە تایبەتەکان کە بەڕاستی چ لە ڕووی مادیەوە و لە ڕووی ینی زۆر شتی ترەوە بارێکی قرس بۆ بەسەر هاوڵاتیان و ئێمە ژۆکو بەڕێوەبەرایەتی تەندروستی یاخود دەستگا گشتیەکانی حکوومەت ئەمەمان پێ ناخۆش بووە حەزمان نەکردووە کە خزمەتگوزاری گشتی حکومی بەو شێوەیە لاواز بێت کە خەڵکی وای لێوێ بڕووکاتە نەخۆشخانە تایبەتەکان ئێمە گرفتێکی گەورەمان هەیە لە مەسلەی سەرچاوی مرۆیی لە ناوەندە تەندروستیەکانە لەوەرەوەی لە ساڵی 2013 حساب کە تا ئێستا هیچ کارمەندێکی تەندروستی بە شێوەیەکی وە دانەمەزراوە کۆمەڵی گرێبەستی کەم کەم کراوە لێرە و لێوێ بەڵام وەکو دامەزراندن نەکراوە و بەدەر لەوەش فراوانبوونێکی ڕێژەی دانیشتوان ینی بە پێچەوانەی ئاراستەی ئەو گۆڕانکاریانە ڕووی داوە لەگەڵ ئەوەشە مەسلەی زیادکردنی ناوەندی تەندروستی و دروستکردنی بینایی تازە و نەخۆشخانەی تازە و ئەمانە بەرەو دواوە گەڕاوەتەوە لە بەرەوەی پرۆژەکان لە 2015 وەستاون و بە هەمان شێوە وتم ڕێژەی دانیشتوان زیادی کردووە خەڵکی زیاتر پێویستی بە خزمەتگوزاری تەندروستیە بووە ئەمانە وای کردووە کە سەرچاوی مرۆیی بە شێوەیەکی بەرچاو لە ناو ناوەندە تەندروستیەکانە کەم بێتەوە جگە لەوە ئەو بارودۆخی کە بەسەر هەرێمی کوردستانە هادوای کرد کە مەسەلەی موچە و نیوە موچە و ڕوبع موچە و ئەمانە لە زۆربەی شوێنەکان داوامەکان کران بەنیوە بە هەمان شێوە و ئێمە میلاکاتی پێویست لە ناو بەڕێوەبەرایەتی تەندروستی سلێمانی خۆی لە خۆیان 27000 ئێمە ئەوەی کە مەوجود بێت کەمتر لە 13000 ینی نیوە لە نیوەی میلاکمان هەر خۆی لە ئەساسەن کەمی هەیە و جگە لەوەش ئەو بارودۆخەش نیوەی کێدا بەزان ینی ئێمە بە ڕوبعێک وزەی خۆمانەوە لە سەرچاوی مرۆیی کارمان کردووە و شانازی ژەکەین بەو ژمارەکەمە بەو پێداویستیەکەمە بەو بارودۆخە داراییە خراپەی کە پێیدا تێپەڕین ئێمە توانیمان لەسەر پێی خۆمان بوەستین بەڵام ئەمە نابێتەوەی ئەوەی کە بڵین بیانووە بۆ ئەوەی کە خزمەتگوزاری گشتی بکرێتە قوربانی بۆ ئەوەی کە نەخۆشخانە تایبەتەکان زیاتر پەرەبسەنن ئەمە وای کردووە ئەرکێکی زۆری لەسەر هاوڵاتیان دروست کردەوە بەداخەوە پێمان ناخۆشە بەڵام ئەرکی حکوومەت بۆ ئەوەی ئەبوایە پێداچوونەوە بەسەر بە تایبەتی
میلاشی یاخود پێداویستی سەرچاوی مرۆیی ناوەندە تەندروستیەکان سەرجەم هەرێمی کوردستانە چاو بخشێنێتەوە چونکە ئەو بارودۆخی کۆرۆنا دەری خست کە ئەگەر تەندروستی پەچی بکەوێ شیرازەی کۆمەڵایەتی شیرازەی دەوڵەتداری شیرازەی سیاسی هەمووی پەچیەکەوێ خۆتان بینیتان کە هەموو شتێ بوو بە کۆرۆنا هەموو شتێ هەموو تەرکیزێ چوە سەر کۆرۆنا و ئەمە ئەگەر کارە ساتی لەوە خراپتر ڕوو بدە ئێمە تەندروستی بەرگە ناگرێت. باشە دکتۆر هێرش نەخۆشخانە تایبەتەکان بیانویان چێ بۆ بەرزێم نرخانە ئەمە ئۆتا بخۆت باسێکی کە کۆمەڵە گرفت لە کەرتی تەندروستی حکومیە هەیە بەڵام ئەوان بیانویان چێ بۆ بەرزی ئەو نرخە چکە هەندێک نەخۆشخانە باسەکە تەنها بوو یەک شەومانەوەی نەخۆشێک $500 بۆ $5,500 دائنرێن تەنها بۆ یەک شەومانەوە ئەم نرخە زۆرە ڕەنگە کەسێکە بێ موچەی مانگانەکەی کەمتر لە $500,000 بێت. آخر وەک وتم خەلەلێکی تری سیستمی تەندروستی ئەوەیە کە بیمەی دڵنیایی تەندروستی نییە بۆ هاوڵاتیان یان ئەگەر تۆ ئینشورانسە هەبێت لە هەر شوێنێکا خزمەتگوزاری تەندروستی پێشکەش بکەی ئەرکەکە ئەچێتەوە سەر حکوومەت لەگەڵ ئەوەشا کە بەشێک لەو موچەی کارمەند و فەرمانبەرانی حکوومەت ئەبڕێ بۆ مەسەلەی خانەنشینی بێ هەرچی بێ پێویست ئەگەر کە دابینکردنی بیمەی تەندروستی بۆ هاوڵاتیان بکرێتە خاڵێکی ئەساسی لەبەرەوەی ئێستا هەر دوور نەڕۆین ئەو وڵاتانەی دەوروبەری خۆمان هیچ هاوڵاتیەک نییە بچێ ڕووکاتە خستخانەیەک و پارە لە ژیرفانی خۆی بات ینی دوور نەڕۆین ئێران لەوێ بیمەی تەندروستی هەیە لەبەرەوە خزمەتگوزاریانە ئەگەر لە نەخۆشخانەی ئەهلی بێ یا لە نەخۆشخانەی حکومیەکان بێت ئەرکەکەی لانی کەم زۆر بێچێتە سەر شانی حکوومەت بەڵام لەبەرەوەی سیستمەکەی ئێمە نە سیستمێکی سۆسیالیە نە سیستمێکی سەرمایەداریە تێکەڵەیەکە لەوە ئەوە وای کردووە کە بەشێکی زۆر لە نەخۆشخانە ئەهلیەکان بە شێوەی چۆن بازار ئازادە وە کۆڵێن بازاڕی ئازاد بەو شێوەیە کاریان کردووە بەداخۆ لێ پێچی نۆژنەوە لەو شێوەیە چکە ئەکرێ ینی جیاواز بن لە نەخۆشخانە گشتەکان بەڵام ناکرێت دە بەرابەری نەخۆشخانە گشتەکان بێت چکە هاوڵاتیانی ئێمە داهاتیان دیاری کراوە داهاتی ڕۆژانە و ساڵانەی دیاری کراوە هاوڵاتی ئێمە لەبەرەوە و بیمەی تەندروستیشی نییە ناتوانێت بچێتە ژێر ئەو بارە قورسەوە بەداخە و کۆرۆنا دەری خستکە ئیفلاسی بە زۆر خەڵک کرد یعنی جگەلەوەی کە کۆمەڵی خەڵک ئەو هەموو مەصرفەشیان کرد گیانیشان لە دەستدا کە ئەمە خۆی لە خۆیان کارەساتە پێویستیە کرد هەرچەنە بڕیارێک دەرچوو لە وەزارەتی تەندروستیەوە کە بە تایبەتی بۆ نەخۆشانی کۆرۆنا داشکانێک بکرێت لەم کات و ساتەیە یان بە ڕێژەی 40 بۆ لە 150 بەڵام من باوەڕ ناکەم هیچ نەخۆشخانەیەکی تایبەت چوو بێتە ژێرباری ئەم بڕیارەوە باشە بۆچی ناچنە ژێرباری بڕیارەکە دکتۆر لەبەرەوەی لیژنەیەکی بە دوواداچوون نەبووە بۆ ئەو بابەتە وەکو وتم ئێمە خۆشمان پرزە بووین لە کەرتی گشتیا نەپەرژاوینێت سەر ئەوەی کە بە دوواداچوون بۆ ئەم کارانەکە ئێمە بەم ئاخیر و ئۆخرە ئەتوانم بەڵێم لیژنەکانمان چالاک کردوتەوە و بە دوواداچوون بۆ زۆربەی نەخۆشخانە ئەهلیەکانەکەین و ئاگدارمان کردوونەتەوە کە بارێکی قورس نەخەنە سەر هاوڵاتیان خزمەتگوزاریەکانیان و ئاستی خزمەتگوزاریەکانیان لە ئاستی ئەو پارەیە بێ کە وەریەگرن نەک دوو بەرابەر و سێ بەرابەری ئەو خزمەتگوزاریە بێ ئەوان بیانویانەیە بەوەی کە لەبەرەوەی موچەی ئەوان بۆ کارمەندەکانیان بەرزە و بڵین جگە لەوەش بیانووی تر ئەوەیە کە حکوومەت باجێکی زۆری خستۆتە سەرکەتی تایبەت و ئەمانە خۆی لە خۆیان قورساین بەسەرەوە پێویستەکە بە هەماهەنگی ئێمە وەکو بەڕێبەراتی تەندروستی لەگەڵ وەزارەتی تەندروستی و لە لایەکی تریشەوە نەخۆشخانە تایبەتەکان هەماهەنگیە بێ لە بینمانە یاخود ئەوان کەم تا زۆر تۆزێک هاوکاریان کردوین لە مەسەلەی کۆرۆنا ناڵێن هاوکارمان نەبوون بەڵام قازانجەکانیان زۆر لەوە زیاتر بووە کە
ئەو خزمەتگوزاریە پێشکەش بە ئێمە. باشە، وەزارەتی تەندروستی هەرێمی کوردستان یاخود بڵین کەرتی تەندروستی لە هەرێمی کوردستان لە ڕێگەی حکوومەتەوە تا ئێستا پرۆژه یاسایەکی پێشکەش کردووە بۆ پەرلەمانمە، ینی بڵێت کە کەرتی تەندروستی ینی کەرتی تایبەتی تەندروستی ڕێک بخاتەوە، چونکە بۆی کە هەم نەبێتە هۆی ئەوەی کە بڕیارێک دەرەچێ و بەدوا داچوونی بۆ ناکرێت بێ بە یاسا و بە پێی یاسا مامەڵە لەگەڵ ئەو نەخۆشخانانەیە بکرێت، بۆی کە بتوانێت لەم ڕێگەیەوە زیاتر ڕێخستنەوەیان بۆ. ئێمە هەتا کەرتی تەندروستی لە کەرتی گشتی گیانەکەینەوە ئەم کێشانە هەرمێنێت، ینی لە هەموو وڵاتان وایە کەرتی گشتی جیاوازە لە کەرتی تایبەت، هەتا ئەم سیستەمە بەو شێوەیە بڕوە، بەو شێوە تێکەڵی ئێستا بڕوە ئەم کێشانە بەردەوامە بێ و لە نێوانی نەخۆش خۆی لێو نەبێت لە نێوانی تایبەت و گشتیە، لەبەرەوەی ئەگەر زانی لە شوێنێکە لە قسەخانەیەکی گشتیە خزمەتگوزاریێکە بۆ شێوە نەبوو بە مەجبوریە چێتە تایبەتەکەەوە و شەرتیش نییە و خزمەتگوزاریکە لە تایبەتەکە پێشکەشێکرێت لەوەی ئێمە باشتر بێت. بەڵامی تر قەناعەتەکە وایە و نەخۆش خۆی اختیاری ئەوواکە کە ئەچێ بۆ نەخۆشخانەی تایبەتیان ناچێت، جینێمەوە و کەرتی گشتی هیچ نەخۆشێکمان ئیجبار نەکردوەوە، بەڕاشکاوانە ئەڵێن کە هاوڵاتیان لە هەر شوێنێکا سکاڵایان هەبوو بە ئێمە بەدواداچونمان کردووە، بەڵام وەکو وتم ئیمکانەتی ئێمە دیاری کراوە، ینی تواناکانی ئێمە لە ڕووی سەرچاوی مرۆیی و لە ڕووی پێداویستی ئەوانەوە دیاری کراوە، بەس لەگەڵ ئەوە شاوەکوتم ینی هەموو پێداویستەکانی نەخۆشخانەکانمان دابین کردو ئەگەر بە سوال و سەدەقەش بوو بێت تا ئێستا. باشە دکتۆر هێرش، حتمما تۆ خۆت نەخۆشخانە تایبەتەکانت بینیوە، ڕەنگە ئاگاداری خزمەتگوزاریەکان بی، ئەوەندە جیاوازی هەیە لەگەڵ نەخۆشخانە حکومەکان دەکەن نرخەکانی ئەوەندە بەرز بێ؟ ئێمە کۆمەڵی خۆدۆک و دکتۆرێک کە دەیبینی کە بەر بابەتەکانی ئەوان کەوتوی هەنێکیان بەڵێ لە هەنێک ڕۆوە جیاوازیەکەش لە ڕوشانی ئەو نرخە زۆرە؟ نا بەو شێوەی نییە، ینی بەڕاستی وەکو وتم ئێمە کێشەی ئەومانەیە هەم سەرچاوی مرۆیی هەم وەکو ئینفراسترکچەر، مەسەرەن تۆ بینایەکی تازەو نییە بۆ نەخۆشخانە، ئەنێ ئەم باڵەخانانەی کە ئێمە هەمانە و نەخۆشخانانی کە ئێمە هەمانە هەمووی لە ساڵی 90ەکان و هەشتاکان و ینی بیدایەتی 2000ەکان هەنێکی دروست کراوە، ئەوانی ترەمووی کۆنن، ئەوان هاتوون بە دیزاینێکی تازە نەخۆشخانەیە دروستەکەن بە پێی مواسەفات لەوانەیە لە ڕووی بینا و پێداویستی و ڕووکار و دیکۆر و ئەوە جیاواز بن، بەڵام لە ڕووی خزمەتگوزاری تەندروستیەوە ئەیڵێمەوە کە کەرتی گشتی بە تایبەتی بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی بە شایەتی هەموو ئەوانەی کە لە ناوەندی تەندروستیان یاخود ناوەندە تەندروستی جیهانیەکان ئێمە ئاستی خزمەتگوزاری تەندروستیمان لە چاو هەموو پارێزگاکانی تر بەرزتر بووە، یعنی بەو هەموو کەم و کوڕێشکە لە سیستمی تەندروستی بەڵێ، بەڵام ئەو جیاوازیانە بەو شێوەیە نییە کە ئەوترێت، ینی خزمەتگوزاری تەندروستی ئەگەر ئێمەش وەکو ئەو نەخۆشخانە تایبەتانە خەڵکمان هەبێ کارمەندی تەندروستیمان هەبێت داینێن بۆ یەک نەخۆش بە تەنیا بە دیار یەک نەخۆشی چاودێری چڕەوە بێت، خزمەتگوزاری تەندروستی ئێمە زۆر لەوەی تایبەتەکان باشترە بێت، بەڵام نەبوونی ئەم سەرچاوە مرۆییە گرفتی زۆری بۆ دروست کردوین و زۆری پێشنیاری جیاوازمان کردووە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بۆی ئەوانەی کە یاخود خانەنشی نەبن یان بە جۆرێک لە جۆرەکان فەسڵەکرێن یاخود ئەوانەی کە مۆڵەتی بێموچەی درێژخایەن وەرەگرن خەڵکیان بخرێتە شوێنەوە بۆی ئەو فەراغە گەورەیە لە ناوناوەندی تەندروستیا دروست نەبێت، بەڵام تا ئێستا هیچ وەڵامێکمان وەرنەگرتووە. دکتۆر زۆر جارەبینی لە ناو نەخۆشخانە گشتەکانە هەندێک ئامێر و پێداویستی هەیە بۆ پشکنین بۆ دەرخستنی نەخۆشیەکان، ینی ئامێر و پێداویستی زۆر پێشکەوتون ینی کە دابین کراون، بەڵام ئەبینیت کە بە پێویست لاانێ هاوڵاتیان نەتوان سوودی لێ ببینن، بۆچی ئەمە وایە؟ ئەنی جاری وایە پەنابەنە بەر دەرەوە دانێ ئەوەی دەرەوە لەوەی ناو نەخۆشخانە گشتەکانیش کۆنتر بێت لە ڕووی بڵێن پێشکەوتنی ئامێرەکەەوە، بەڵام جاری وا هەیە سوودی لێ نەبینەوە لە ناو نەخۆشخانەکە، ئەمە ئەو گەڕێتەوە بۆچی؟
ئەمە تێگەیشتنی هاوڵاتیانە ئەو ئەتوانم بڵێم ئەو نەزرە خراپەیە ئەم وێنە خراپەیە کە لەلایەن هاوڵاتیانەوە وێ ناکرێ بەوەی کە سەرێکی زۆری گرتووە مەسەن پێ ئەڵێن 2 مانگی تلانێ ئەم شتت بەرکەوی لەناو کەرتە گشتێکە خۆی کێشەکەمان لەو هینانەیەمە وەکوتم تایبەتی لە سەردەمی کۆرۆنایە نەمانتوانین مەسەرەن زۆربەی نەخۆشخانەکان خزمەتگوزاری تەندروستی تیاوەستا هەر بۆ نمونە ئێمە نەخۆشخانەی تایبەت بە چاومان کردەوە دوایەوەی کە کۆرۆنا هات تایبەتمان کرد بە کۆرۆنا طبعاً شوێنی کەمان نەبوو کە نەشتەرگەری چاوی تیا بکرێ یاخود خزمەتگوزاری پێشکەش بە نەخۆشێ بکرێ بۆ نەخۆشیەکانی چاو چەند شوێنێکی کەم نەبێ وەکو حاڵەتی تاری و ئەمانە دکتۆرمان بۆ دانا لەبەرەوە حساب کە لە ساڵ و نیوەکە ئەم خزمەتگوزاریە پەچی کەوت بەر بە ناچاری خەڵک ڕووی کردوتە نەخۆشخانە ئەهلیەکان بۆ نەشتەرگەری چاو و بە هەمان شێوە لە زۆر شوێنە ئێمە هۆڵی نەشتەرگەریەکانمان ڕاگرت بەوەی ئەوەی کە یەکەم قەرەباڵغێکی زۆر نەچێتە سەر خستخانەکان و ئەو نەخۆشی کۆرۆنایە زیاتر بڵاو نەبێتەوە بە تایبەتی لە ناو ناوەندی تەندروستی چکە ناو ناوەندی تەندروستی ئەگە تووشی کۆرۆنا بێت ئیتر ئێمە فریای دەرەوەش ناکەوین لەبەرەوە خۆمان پاراستووە بۆی خەڵک بپارێزین بەڵام ئەمە وای کرد کە هەندێک خزمەتگوزاری تەندروستی پەچی بکەوێ و جگەل لەوەژەوەی کە باست کرد ئەتوانم پێ بڵێم کە هیچ ئامێرێک نییە لە دەرەوەی کەرتی گشتیە کە بڵێم جیاوازە لەوەی کە ئێمە هەمانە ئەتوانم بڵێم باشترین ئامێری پشکنین چ لە ڕووی تاقیگەیی بێت چ لە ڕووی پشکنینی ترەوە بێ ئێمە لە زۆربەی نەخۆشخانەکان هەمانە بەڵام قەناعەتی خەڵک وایە کە مەسەن هەنێک کەس باوەڕی بەوە نیە خۆی اختیاری ئەوواکە ئەچێتە دەرەوە یاخود بەوەی ئەو سرە دوورەی کە مەسەن پێڵەن بڕۆ ئەوەنە ڕۆژی تروەرەوە ئەمە ئەم درێژە کێشانی سەرەی نەخۆشە هەمووی لەم سەردەمی بێموچەیی یا سەری هەڵداوە لەبەرەوەی وەک وتم بە توانایەکی ڕوبعەوە ئێمە چارێکە توانای خۆمان کارمان کردووە کارمانلۆتێکی ئەو پێشووتریشتانە سەر کە موچەی تاودراوە کە کارمەندی پێویست لە بەردەستە لەبەرەوە ئێمە وەکو وتم داوامەکانیش کراوە بە چارەکوونی و پێشتر هەر ئەوەنە فریایی نەخۆشەکەونکە بەڵام خۆشبەختانە ئێڵم لە هەفتەی ڕابردووە ئێمە دەوامی زۆربەی ناوەندە تەندروستیەکانمان کردووە بە فول و بە هیچ شێوەیەک نۆرەمان نێشتووە و ئۆفمان نێشتووە یاخود ڕۆژی پشومان نێشتووە تەنانەت بۆ حاڵەتی زەڕوری نەبێت ئەم هەفتەیە هەستمان کردووە کە خزمەتگوزاریەکان بە شێوەیەکی باشتر ئەچێ بەڕێوە و وردە وردەواکەین خەڵک لە سەریان نەمێنێتەوە و شوێنەکان تایبەتەکەین مەسەڵەن نەخۆشخانەی تایبەت جیاکەینەوە و پسپۆڕیەکان جیاکەینەوە ئەو کاتە ئەتوانم بڵێم ئەمە بە شێوەیەکی باش چێبڕچێ لەگەڵ نەخۆشخانە تایبەتەکانی شەکەین و ئەو کێشانش کە ئێستا هەیە نامێنن. دکتۆر کۆتا پرسیارەکەم شتێک زۆر بۆم بۆ پرسیار بۆچی دکتۆرێک بازرگانێک کەسێکی ئاسایی دەتوانێت نەخۆشخانەیە بکاتەوانێ لەم شارەدا بەو شێوازە حتمما هەندێکیان و خۆش باس کە ڕەنگە کوالتی ئیشکردنیان بەرز بێ بۆچی حکوومەت ناتوانێت ئەمە بکات بۆ کەسێکی تایبەت یاخود کەسێک ئەتوانێت ئەم نەخۆشخانە بکاتەوە خزمەت گوزاری پێشکەش بە نەخۆش بکە بەڵام حکوومەت ئەمە ناکات کردوێتی بەڵام تا خۆت باسی گرفتەکانەکەی ئێمە ژێرخانەکەمان هەیە بەڵام ڕەنگە چارەسەرکردنی گرفتەکان ئەوەندە قورس نەبێت بۆچی ئەنی ئەم جیاوازەیە بۆچی ئەمە ناکرێت ئەمە و پرسیارەیە کە ئێمە بەردەوام لە حکوومەتمان کردوێتەوە یعنی خۆمان دەستگایەکی حکومین بەڵام لەسەر و خۆمانەوە ئێمە بەردەوام وتم لە 2015 هەموو پرۆژەیەک وەستاوە جینا کۆمەڵی پرۆژەی زۆر باش ئێمە لە بەردەستی ئێمەیە کە بڕیاری لێدراوە پێشتر ینی نەخۆشخانەی تایبەتمان هەیە بە سوتاوی نەخۆشخانەی تایبەتمان هەیە بە دەرونی نەخۆشخانەی تایبەتمان هەیە بە بڵین نەخۆشی مەمک و یعنی بە زۆربەی پسپۆڕیەکان پرۆژەکانیان ئامادەیە لای ئێمە بەڵام حکوومەت تا ئێستا بڕیاری لێ نەداوە کە جێبەجێ بکە ئەمانە گرفتن بۆ ئێمە ئەگەر ئێمە ئەوانەمان هەبووە بەڵام لەگەڵ ئەوەشا ئەبێ جگەلەوە سەرچاوی مرۆیش خەڵکی تر تازە دامەزرێنێ یان بە گرێبەست بێ یار باش شێوەیەک بێ چکە بەو شێوەی ئێستا هەیە ئەگەر دەیان نەخۆشخانەش دروستکرێ
ئێمە ناتوانین بەڕێوی بەریم بەڕاستی ئەنی ئەمە گرفتە دوو گرفتی سەرەکی ئەوەیە کە ئەوەی پێڵێن سەرچاوی مرۆی هیمەن ریسۆرس لەگەڵ ئەم ئینفراسترکچەری کە باسیەکەین بینایی تازە و نەخۆشخانەی تازە حکومەت دەتوانێت بە باشترین شێوە دروستیکە یاخود ئەتوانین بە هاوبەشی بیکەین مەسەڵەن ئێمە مڵکێکی زۆرمان هەیە لەناو هی تەندروستی ئەتوانین ئەم مڵکانە بفرۆشین و بیکەینەوە بە خستخانە لەسەر هینی خۆمان یان بە بێەوەی حکومەت هیچ شتێکمان بۆ بکە ئەتوانین بیکەینەوە بە نەخۆشخانەی تر یاخۆ نەخۆشخانەکانی خۆتان ئەپدەیتکەنەوە بەڵێ ئەمە کارێکی قورس نییە بەڵام بەداخەوە بودجەی کە بۆ تەندروستی لە هەرێمی کوردستان دابین کراوە لە بودجەی ساڵانەیە بودجەیەکی زۆر کەمە و ئەمە هیچ نییە لە چاو بودجەی کە بۆ دەستگاکانی ناوەخۆ ئاسایش پێشمەرگە ئەمانە دابین کراوە یعنی حکومت ئەوەی تەرکیزی لەسەر مەسلەی ناوخۆ و پێشمەرگەوین بووە ئەوەنە تەرکیزیان لەسەر سیستمی تەندروستینەوە بەداخەوە ئێڵم دەریشی خستکە ئەگەر سیستمی تەندروستی نەبێ هیچ شتێک لە وڵاتەیە بەرگە ناگرێت لەبەرەوە هیوادارم سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و پەرلەمان کار لەسەرەوە بکەن بودجەی تەندروستی بۆ ئایندە زیاد بکرێ و پەرە بە پرۆژە تایبەتەکان بدرێ ئەوانەی کە خزمەت بە کەرتی تەندروستیەکەن و خەڵکیش لەو مەینەتی کە هەیە نەجاتیانە بێت دکتۆریان دەستەکان هێرش سەلیم جەگری بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی زۆر سپاس مادەمان کردی سەرچاوان خێر بێت